لازم نفعل المركز. جەنگ و پێکدادانی سەربازی لە ناوچەکەدا گەیشتووەتە قۆناغێکی یەکلاکەرەوە و مەترسیدار. کاتێدا ئاسۆی جەنگێکی گشتگیر و لە دەست دەرچوو بەڕوونی دەبینرێت و بەرپرسانی ئیدارەی کۆشکی سپیش نایشارنەوە کە گریمانەی بەهێز هەیە کە دۆخەکە لە کۆنتڕۆڵ دەربچێت. لە نوێترین پێشهاتدا حیزبوڵڵای لوبنان هاتە نێو جەنگەکەوە و بەدەیان موشک باکووری قەوارەی زایۆنی بۆردومان کرد. لە بەرامبەریشدا قەوارەکە وەڵامی دایەوە و بۆردومانی چەند پێگەیەکی لە باشووری لوبنان کرد و سەرکردەیەکی حیزبەکەی کوشت. هاوکات ئێرانیش بازنەی وەڵامدانەوەکانی فراوان کرد و بەیانی ئەمڕۆ کۆمپانیای ئارامکۆی سعودی بۆردومان کرد کە وەک شادەماری وزەی جیهانی لێی دەڕواندرێت. بە پێی ڕای چاودێرانی سیاسی ئەمانە ئاماژەیەکی ڕوونن بۆ ئەوەی کە ئەگەری هەیە بەرەکانی شەڕ چیتر لەم چوارچێوەی ئێستادا نەمێننەوە. ئەم فراوانبوونی بازنەی ململانەیە نەک هەر ئاسایشی هەرێمی بەڵکو و سەقامگیری ئابووری و سیاسی جیهانیشتی خستووەتە ژێر هەڕەشێکی ڕاستەقینەوە. بە تایبەت کاتێک دەبینین هێزە ناوچەیەکان خەریکی تاقیکردنەوەی هێڵی سووری یەکترین. هاوکات لێدوانەکانی دۆناڵد ترامپ بۆ ڕۆژنامەی نیویۆرک تایمز پەردە لەسەر استراتیژیەتێکی سەربازی درێژخایەنی ئەمریکا لادەدەن کە ئامانجەکەی تەنها لێدانی کاتی نییە بەڵکو داڕشتنەوەی هاوسەنگی هێزە لە ناوچەکەدا. واشنتۆن دەیەوێت لە ڕێگەی فشارێکی سەربازی بێوێنەوە تاران ناچار بکات بە تەواوی ملکەچی ئیرادەی سیاسی ئەمریکا و بەرژەوەندیەکانی قەوارەی زایۆنی بێ. ئەم جۆرە لە دیبلۆماسیەت بە ئاگر نیشانەی ئەوەیە کە کۆشکی سپی بڕیاری داوە تا لووتکەی پێکدادان بڕوات بۆ ئەوەی ئامانجە سیاسیەکانی خۆی لەسەر زەوی بچەسپێنێت. ئامارە بڵاوکراوەکانی واشنتۆن پۆست سەبارەت بە تێکشکاندنی زیاتر لە 1000 ئامانجی موشک و درۆن لە ناوخۆی ئێراندا دەری دەخەن کە قەبارەی هێرشەکانی ئەمریکا زۆر لەوە گەورەترن کە وەک تەنها وەڵامدانەوەیەک سەیر بکرێن. بەڵکو هەوڵێکی سیستماتیکین بۆ ئیفلیچکردنی تواناکانی تاران لە کورتترین ماوەدا. بەڵام ئەم باڵا دەستیە تەکنیکەی ئەمریکا ڕوبەڕووی وەڵامێکی توندی ئێرانی بووەتەوە کە بە هەموو هێزی خۆیەوە بەرگری دەکات. فرەیی و چڕی هێرشە پێچەوانەکانی تاران ترسێکی گەورەی لای ناوەندە بڕیار بەدەستەکانی پنتاگۆن دروست کردووە و هۆشداری دەدەن لەوەی کە دۆخەکە لە کۆنتڕۆڵی هەردوولا دەربچێت. چاودێرانی سیاسی عەرەبی پێیان وایە ئەم ململانەیە لە قۆناغی پیاوانەکردنی هێزەوە پەڕیوەتەوە بۆ قۆناغی شکاندنی ئێسکەکان. ئەمەش ئاماژەیە بۆ ئەوەی کە ناوچەکە لە بەردەم جەنگێکی درێژخایەنی وادایە کە ڕەنگە هیچ لایەنێک نەتوانێت بە تەواوی ئاراستەی ڕووداوەکانی دیاری بکات و ئەگەر جەنگەکە لە چەند هەفتەی داهاتوودا بە ئاراستەیەکدا نەشکێتەوە ئەوە پێشبینی دەکرێتە شەنەسەندنەکە سنوورە هەرێمیەکان ببەزێنێت.